خەڵک و کوردەوار وەختتان وەخێر. ئێمە لە تەیە ساڵان ڕابردوو ڕوبەڕوو بووینەوە لەگەڵ جەریاناتێک کە بەخۆیان ێژن جەریاناتە ڕووناکبیری یا جەریاناتە چەپ وە کۆمۆنیزم لە سەرزەمینە کوردەوارە. دوو باڵە دروستکردنە دەوڵەتە کۆرپۆریشنی و باڵە چەپە کارگەر خوڵقێنە فەقیر دروستکردن لە ناو سەرزەمینە ئێمە دەستیان کرد بە ئینسانە کوردی لە خاک و لە مالکیەت و لە شێوە تەولیدە خۆی خستن. بزانن ئەوەی کە بووگە بە باو، ئەوەی کە بووگە بە مۆد و تەریبوونە جۆرا و جۆرە خەنە بەردەستیانەوە مشتێک ئینسانە قەتیسماگە بێ ئەقڵە بێ هەمە چیزن وا وەختی قسە ئەکەن مەغزیان بۆی تەپاڵە ئەدا بە ورد و درسیانۆ مشتێ ئەحمەقن فکرەکەن چون قاچیان گەیگە بە ئوروپا بووگن بە بەشەر. ئەو جەکارێکیش کە ئەیگەن تەبلیغە بۆ فاحشەگیە یەکێ نییە سوعالیان لێ بکە بێژە خانم تۆ بەناوە پێشمەرگەیە قەدیمە کۆمەڵە، تۆ بەناوە پێشمەرگەیە قەدیمە کۆمونیزمە کارگەری بۆ دانەیە کەنیشکە تارانی و ئەهلە دڵە و ئەهلە سەکسە ئازادە و هەڵە ئەخا تۆ چیت هەست بۆ وەتەن؟ تۆ کاورایەکی داپڵۆسیاگی وا لە مێردە زمە ئەەکەی چیت هەست بۆ وەتەن؟ حەج جوابێک نییە. بزانن لەگران نکتەیەک مهمە کە من ئێشێ ئشارەی پێ بکەم و حەج کەسێ بە ئێوە ئەمە نایژێت. حەج کەسێک بە ئێوە ئەمە نایژێ، بە تایبەتی ئەوانەی کە ئەڕۆنە ناوی ئەم زانکوانە و بە عنوانە ئەساتیدە علومە ئینسانی لە جامعە شناسی گرتگە تا ڕەوان شناسی تا تاریخ تا فەلسەفە بۆ ئێوەی بەحث ناکەن. بزانن کانونە تەحوڵات نقطەی تەحوڵات دنیای جدید و دنیای مدرن ایالات متحده ئەمریکاس. و من ئالەگراوە با دەست پێ بکەم تماشاکەن ئێوە لەگەڵ فەلسەفەیە ئینگلیسی و ئەنگلەساکسۆنیە تۆماس هابز ڕوبەڕوو. تۆماس هابزێک کە ئەبسولوت پاوەر تێرێ و قدرەتە مطلقە تێرێ و فەرز ئەکا و جامعەی فەرزی دروست ئەکا و ئێژەیە کە جامعەیە تەبیعی جامعەیە کەوا لە حاڵەتە شەڕە دائیمەن. لەگرا کەسێک تێ بەناوە جان لاک، بە ئیسڵاح جان لاک تێت بیخۆنجنێ یعنی نەغت بکاتەوە بە ئاغای تۆماس هابز. جان لاک ئێژێ وان نییە ئینسانەکان غەیرە ئەخلاقی نیەن و ئینسانەکان ناونە و گورگە یەکتری وەلی ئینسانەکان دارای حقوقە تەبیعین. حقوقە تەبیعی حقوقە ئیلاهیە وەکو مالکیەتە بەرگیان، وەکو حەقە حەیات، وەکو حەقە ئازادی و حەقە مالکیەت. بەڵام تۆماس هابز ئێژێ ئەم حقوقە تەبیعیە ببەخشن جان لاک ئێژێ ئەم حقوقە تەبیعیە بۆ خاتری ئەوەی تەنفیز بکرێ ئێشێت دەستگاهێکی سیستەماتیکی حکوومەتی بوێت تا بتوانێت ئەم حقوقە تەبیعیە جێبەجێ بکات. لەذا جان لاک ئێژێ هەر ئینسانێک کەوا لە ناوی جامعەیەکە لە ژێرە دەسەڵاتە ئەم حکوومەتەی کە دروستی ئەکات ئیتر حەقی نییە خۆی بۆ ئیحقاق حقوقەکانە خۆی کارێک بکە. یعنی چی؟ یعنی ئەگەر کەسێک پەلامارە مالکیەت، حەقە حەیات و حەقە ئازادیە پەیمانە حەیدەریدا، پەیمانە حەیدەری خۆی هەڵناسێتەوە بە مەچەکە خۆی دفاع لە خۆی بکە، بەڵکو ئێشێ بێسێ زەنگ با بۆ پۆلیس بێدەم کارەی بۆ بکە. ئەمە هەمان چرت و پرتە تەولیدکردنە فەلسەفەیە ئاغایە تۆماس هابزە بە شێوەیەکی تر بە ڕواڵەتێکی تر خروجی هەمان خروجیە. ئەمە لەگران نکتەیە مهمە کە ئێوەیشێ بزانن ئێمە تەکەم مشتی فاحشەی سیاسی بێدایک و باو کار ڕوبەڕووین کە تحتە ناوە تەئۆریزەکردنە ناسیۆنالیزمە کوردی و بەحث دەرمۆردە ئاسیپایە کوردی. من جملە خاص گوێت پێوێ ئەو کەسانەی کە ئەڕۆن لەم بەرنامانە شرکت ئەکەن و گزارش ئەدەن کە مردمە کورد مردمێکی خێڵەکی، مردمێکی دواکەوتوو، مردمێکی فەرهەنگ سەقەتە. ئەمە نیشانە ئەوجە بلاهەت و کارمەندیە خۆیانە نسبەتە بە سیستەم، نسبەت بەو سیستەمەی کەوتگنە ناوی. با بزانن اتفاقێکە لە ئیالات متحدەی ئەمریکا و مهاجر نشینەکانە بریتانیا ئەکەفێ بە تایبەتی ئیالات متحدەی ئەمریکا ئەمەسە. ئەوە چه اتفاقێکە؟ ئەوە ئەو اتفاقەسە کە تەمامە ناڕازیانە ئوروپا، چه ناڕازیانە مەزهەبی، چه کەسانێکە لە زەمین دوورۆ کریاگنەوە و زەمینیان وەدەسۆ نەماگە
و کەسانێکن کە سەرگەردانن لە ناوە شارەکانە چه جانیان و جنایەتکارانە ناو زندانەکانە دەوڵەتە بریتانیا ئەمانە ئەکۆچێنێ بۆ کوێ بە تایبەتی ئیرلەندیەکان بە تایبەتی ئسکاتلەندیەکان بە تایبەتی پیورینتانەکان بۆ کوێن ئەکۆچێنێ بۆ مەهاجر نشینەکانە خۆی نیو ئینگلند بۆ ئیاڵات متحدەی ئەمریکا بۆ ئوسترالیا ئەنوا بۆ ئەوێ لەوێ چیان پێکا ئەمانە ئەون و مالکە زەمین ئەمانە ئەون و مالکە زەمین خاص تەوەجۆ بکەن ڕەوەندە تاریخی وا ئەڕواتە بەرەو ئەدەیە ئینسان لە ئوروپا ناڕازی کریاگن ئەدەیە ئینسان لە ئوروپا لە هەست و نەست خریاگن لە ڕعیەتبوون و پەزەندبوونیش خریاگن حەچێکیانی ئەمە هەمان قشرە لێو دوا کارمارکس پێیان ئێژەی پێیان ئێژە پۆڕۆلێتەر ئای کارمارکسە تێ هەڵدریاک ئەمانە ڕۆنە یاڵەتە متحدەی ئەمریکا اتفاقی کە بۆ ئەمانە ئەکەفێ ئەمەسە ئەووەڵەن هەر کام لە ئەمانە ئەون و ساحێوە 80 هکتار زەمین تا 500 هکتار زەمین یعنی بە مالکیەتە زەمین ئەگەن یعنی ئەبزارە تەولیدە سروەت وە خۆراک وە وجودە خۆیان پەیاکەن تعلقێک بە زەمینێک پەیاکەن لەزا دەوڵەتە بریتانیا ناتوانێ ئەو جۆرەی کە خەڵکە خۆی ئەحاڕێت خەڵکە ئامریکا و مهاجر نشینەکان ئامریکا بەهاڕێ لەزا دەسوعسا ئەڕواتە بەرەو ملاحەزە ئەکا هەواسی هەست فرە فشاریان پێی نێرێ بۆیە تۆ ئالەوێ ئەوێنی قوانینە مرکەنتەلیزم تێتە دەرەوە ئەو قوانینە قوانینە بازرگانیەکن کە ئیاڵاتە متحدەی ئەمریکا و مهاجر نشینەکان ئێشێ کالای خام بدەن و بریتانیا کالای سەنعەتی بێرێ و فقط ئینحساران لە دەست بریتانیا بێت لەگرا خەڵکە ئامریکا و ئەوانەی کە مهاجر نشینە جەدیدن ئەکەونە تجارەتکردنە تەکە ئیسپانیایەکان تەکە فەڕەنسەویەکان و تەکە هۆلەندیەکان تجارەتە قاچاخیان تەکاکەن یعنی بە نەوعێک دەسەڵاتە بریتانیا ئەوە ژیر سوال ئەم اتفاقاتانە بەرەو شەڕ بریتانیا و فەڕەنسا ئەچێ بریتانیا ڕۆژ لە دوای ڕۆژگەرەکێسی دەسەڵاتی بەسەر ئەم مەهاجر نشینانە فرە بکە وەلێ بۆ خاتریەوەی هەزاران کیلومتر دوورن لە سەرزەمینە دایک و وسعەت و پەهناوەریەکی گەورەی هەسخاکە ئەمریکا ناتوانێت تەنفیزە قودرەتە خۆی ئەو جۆرەکە لە بریتانیایەکە لە ئەمریکا بیکە خب سەمەرەی تەحوڵاتە ئەمریکا چییە؟ سەمەرەکەی ئەمەسە عیدەیەک ئینسان کە حیچێکیان نەوگە ئەو نەساحێوە چت ئەو نەساحێوە زەمین بۆیە ئەتوانن دفاع لە خۆیان بکەن بۆیە ئەکەونە بربەرەکانی تەکەم بریتانیا لەگرا هیچ فکرێک بۆ ئازادی مەوجود نییە لەگرا عیدەیە ئینسانێک کە حیچێکیان نەوگە ناگەهەن بووگنۆ ساحێوە زەمین و گەرەکیان نییە سەحمە فرەتر بن و دەوڵەتە بریتانیا تەوەجۆ ئەکەن آخر ئەم مشتە ئینسانە ئەحمەقە تحت ناوە دواکەوتوویە کورد تحت ناوە دواکەوتوویە خاوەرمیانە و پێشکەوتوو بوونە مەردەمە غەربی خەریکن ئەمانە کەنە ناو زەهنە ئێمە کە ئەنەهوو ئەمانە بە فاحشەگەری بەم شتانە گەیگەن کاورای کاول هیچ ئینسانێکی کارگەری بێهەمە چیز وا لە حواشیە شارەکانە نە ئەو قودرەتەی هەز نە ئەو شەحامەتەی هەز نە بە شوێنە ئەو عەزەمەتە ئەگەڕێ کە بڕوات ڕووبەڕوویە ئەرباب بوێسێەوە بە ئەرباب بێژێ بێرە خوار و ئەوە جێگەی منە حاڵی بووی چون ئەوە لە توول عمریان نەیفەهمیگە عەزەمەت چییە ئەوەی بە دانەیە ئەمریکایی ئەو قودرەتەیدا بوێسێ لە بەرامبەرە بریتانیا ئیحساسە بوونێک بوو کە بەسەر زەمینێک و کە هەیبوو پەیدای کرد حاڵیت بوو بڕۆ ڕەوەندە تاریخی بخوێنە تا بفەهمی ئەمە تەلاشە فەلسەفیدەن و تەلاشە بۆ ئازادی نییە کەسێ وەکو جان لاک وەختێ نەزەراتی لە ئەمریکاوە جێبەجێ ئەکرێ بۆ خاتری ئەوەسە کە مەردەمێکەوانە ئەمریکا زەمینیان هەست مەرتیکەی پوفیوز لە سەرزەمینە کوردەوارە ئێمە زەمینە خۆمانمان لە دەست داگە سەرزەمینە خۆمانمان لە دەست داگە قودرەتە خۆمانمان لە دەست داگە هیچ و پوچین نە زەمینمان هەست نە خاکمان هەست نە ئەبزارە تەولید وا لە دەستمانەوە ئێوە هاتگەن لە مەردەمە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ مەردەمێکی بێ دەسەڵاتی بێ پوڵی بێ هۆڤیەتی بێ ساختار دروستکەن مەرتیکە
آخر تۆ بوو ناڕۆی ڕەوەندە تەحەوڵ تۆ ڕۆژی جەهانی یەکەممان گەمەیت هەنە ئیاڵەتە متحدەیە ئەمریکاست ڕۆژە 8 مارسە هەنە ئیاڵەتە متحدەیە ئەمریکاست تەمامە اتفاقاتێک کە بوو گەسەوە بۆ نەو ئێڤەنتە مبارزاتی بۆ تۆ پۆفیوز هەنە ئیاڵەتە متحدەیە ئەمریکاست ئیاڵەتە متحدەیە ئەمریکا کێ تیاوگەن مشتە ڕعەتە تێ هەڵدریاگە خوێڕیە بێسەر و بەن مشتێ فاحشە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا مشتێ ئینسانی تێکریا ناڕزاییانە ئوروپا بوون هەل لە جانی و جنایەتکارەوە تا ڕەوشەن فکرێک کە مەجالە بیرکردنەوەی لە وڵاتانە ئوروپایی نەبوو هەر لە کەسانێک لە زەمیندا کەفتوون و هیچێکیان نەبوو تا مخالفینە مەزهبی لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا معنیان پیا کرد خاکیان بەدەست هاورد تەپۆڵکە سەرزەمینیان بەدەست هاورد کە بتوانن جامعەیە ئارمانی خۆیان دروست بکەن و ئەوەی کە متحدی کردن نە زوانە ئینگلیسی بوو نە ناسیۆنالیزمە ئامریکایی بوو منافع مادی بوو کە خونجاندیان نەزەریەکانە جان لاک بۆیە بە دەردیان خواردی بۆ خاتری ئەوەی کە بتوانن لە ژێرە فشارە دەوڵەتە بریتانیا بێنە دەرەوە نەبوو خاترەوەی کە حەزب بە ئازادیەکەن دانیشکن بریان کردگەس و بۆ بەشەریەت بیر لە ئازادی بکەنەوە و نەزەراتە ئەمانە نەکەوت و تەطبیق نەو لە حیچکوی دنیا ئەوەی کە تۆ ئەوێنی یەکسری اتفاقات تەوەسوتە دەوڵەتانە ئوروپایی کەوت دەرئەسەرە فشارێک بوو کە لە مناتقە مەهاجرنشینێکە بۆیان دروست بوو و کەوتن ڕەخابەتە تەکە یەکتریە ئیستا مۆشتێ فاحشەی مەغز پەهەنە مەغز قەرسەقولی لە سەرزەمینە ئێمە گەرەکیانە ئێمە بکەنە فاحشە مەرتیکەی پۆفیوز تۆ حەچیشتە لە مەردمە ئێمە ئیسێنی تۆ حتى عرزت نییە مالکیەتە بەر ئەبزارە تۆلیدێک کە تەبلیغی ئەەکەی بەدەستی بێری یاک مشت کۆمۆنیزمە حیز لە سەرزەمینە ئێمە ناتوانانی یەک دانە کارخانەدا بنێن بێژن ئەم کارخانە مالکیەتە عمومی هەست وەرێ گشتیان و بەسەر واژەن و ناوگەڵە پایان و ماتەحتیان و مالکیەت بە دوو سوراخە مەوجود لە بەدەنیان هاوار ئەکەن و قاڵ ئەکەن و تۆ حەکێکە بۆ نەماگەس و ناوپات نەوێ حەکێکە بۆ نەماگەسەوە تۆ نە خاکە هەست نە ئەبزارە تەولیدە هەست نە مالکیەتە بەر سەرزەمین هەست نە مالکیەتە بەر هیچ چەشنە ئەبزارە قودرەت و ئەبزارە تەولیدێک نییە هاتکی لەگرا مالکیەتە بەر دوو سوراخ تەبلیغەکەی ئاخە پۆفیوز مردمێکی هاڕیاکی بێدەسەڵاتی بێکەرەستەی بێزەمینی بێئومید چۆن ئەتوانێ قیام بکە تۆ هاتگی مردمە ئێمە بەهاڕی بۆ کۆرپۆریشنەکان و کۆمپانیهای جەهانی مشتێ خەسیاگە بێ ئێرادەیەتی هەڵدریا دروستکەین من لە دیبەیتەکانە پێشوا وتم ها ئێمە ناڕازیانە سەرزەمینە خۆمان بووین ترازیاگانە سەرزەمینە خۆمان بووین بەڵام یاڵەتە متحدەیە ئەمریکای مەوجود نییە بڕۆین زەمین دروستکەین بڕۆین 80 هەکتار و 90 هەکتار زەمینمان بێت تا کمیونیتیە کوردانە ناڕازی دروستکەین و سەرزەمینێکی تر دروستکەین ئێمە ئاوارە کریاگی نەناوە ئەم وڵاتە ئوروپاییانە بۆ خاتری ئەوەی کارهای خەدەماتیە پەستیان بکەین وەکو چۆن ئەوسا بەردەیان لە ئەفریقا هاورد بێرە ئەگرا تۆ فکرەکەی خارجی لەگا چکارەست خارجی لەگرا خیابان تەمیزەکە خارجی لەگرا لە قەوەخانە کارەکە خارجی لەگرا کەبابی داعنێ خارجی لەگرا شغڵە پەستە خەدەماتی ئەکات تۆ حاڵیتە مالکیەتی بەر هیچ ئەبزارە تەولیدێک نییە مالکیەتی بەر هیچ زەمینێک نییە هیچی نییە خارجی لەگرا تەنانەت ئەو حقوقە ئەقەلیەتە تێ هەڵدریاک تۆ بەحسیەکەی حقوقە ئەقەلیەتە بەڕاستی لە بریتانیا کووا حقوقە ئەقەلیەتە مرتی کە لەگرا 5-6 ملیۆن خارجی واتە ئیستەیشە مەجلسە عەوامە بریتانیا تەسمیم گیریەکە کێژن بخوازێ کێ چۆن تەلاق بدات یەکێک مەوجود نییە لەو مەجلسی عەوامە بە عنوانە نەمایەندەی ئەقەلیەتە مهاجر بریتانیا قوانین تەسویب بکە و قوانین عامە پەسەندێ بەر ئەساسە فەرهەنگە ئوروپایی بەرخۆیان تەحمل نەکە دانەیە لۆردە ئینگلیسی دائنیشێ لە ناو پارلەمانەکە بۆ من قانون تەسویب بکە کە من ئێشێ چۆن ژن بخوازم چۆن ژن تەلاق بم ئەتۆ حاڵیت بوو مەرتیکە لوایتە کامە دنیا ئاخ داستانە ئێمە لەناوە مشتی جاهلا گیرمان کردگە مەغز پەهەنە بێدایک و باوکە بێهەمەچیز کاورای بێهەمەچیز خوا ئەزانێ خەڵکە لادیەکانی دیواندەرەی خەڵکە لادیەکانە مەهابادی بۆی سەنێر و پەهێنە لە تێ حیزە نادروست تۆ حاڵیتە دنیای ئەمڕۆ چەخەوەرە تۆ هاتگی ئێمەد لە ئاڵەفجەڕ و لە باخ و لە زەمین و لە قودرەت خستگە هەرچی خاکە ئێمەس کردگتە بە مڵکە مشاع دەوڵەتە ئێرانی بووگەس و میراسە ملی و مراتع ملی ئینسانە کوردی لە زەمین لە خاک
لە پوڵ لە دەرامەت کەوتگە بێبوێتە حیزەی دەوڵەتە ئێران مەرتی کە تو بەمە ئێژی چی بەمە ئێژی پێشکەوتن ئەرێ ئێوە وەختێ پێش ئەکەون بۆ یەکێکتان سارۆخێ دروست ناکە وەلێ گەشتتان گەرەکتانە بەر بتاشن و شەواڵەکانتان داکەنن پێشکەوتن فقط لە ناوگەڵتان ئاوێنن ئەی بۆ من چوار کۆمونیستە حیزم نەدی کارخانەیە دابنێن وەیەکۆ موشکێ بۆ ئێمە دروستکەن تفەنگێکی بڕەو بۆ ئێمە دروستکەن وەلێ گەشتی حازرە و شەواڵەکەی داخڕێنێت و بەری بتاشێت و دنیا بیوێنێت ئەمە ئامدانەس با بزانن ها ئێمە لەگەڵ مشتێ بێهەمە چیزان ڕوبەڕووین ئینسانێک کە شتێکی نەوێ دفاعی لێ بکە حەج غەڵەتێ ناکە ئەوەی توانی تۆزێ بربەرەکانی تەکە دەوڵەتە بریتانیا بکە و تەکە نظامە ئیستعمار بکە کە نظامە ئیستعمار بی لە شێوەهایەکی تری ئیستعمار بکاتۆ ئینسانهای ناڕازیەک بوون کە لە ئەمریکا بە زەمین گەین ئیستا بۆ لە ئەمریکا بە زەمین گەین بۆ خاتری ئەوەی ئەمریکای شمالی سرخپوستی تیان نەبوو وەکو ئینکاکان و مایاکان و وەکو ئاستەکەکان بڕواتە ژێرە ئینقیادە ئیسپانیاییەکان و تەبدیل بێ بە کۆیلەی کارە ئەوان سرخپوستە ئەمریکای شمالی مراکز تەجەموع جەمعیەتی و شاری دروست نەکردبوو سرخپوستە ئەمریکای شمالی زێو و تەڵای کۆ نەکردبوو سرخپوستە ئەمریکای شمالی پادشای بۆ خۆی تعریف نەکردبوو تا وەکو ئینکاکان و مایەکان پادشاکان ئەسیرکەن و مردمەکە بکێشن بە بەردەگی پس بریتانیا نەیتوانی ئەو کارەی و ئەسپانیایەکان کردیان لە ئەمریکای لاتینا لە ئەمریکای شمالی بیکە بریتانیایەکان نەیانتوانی لە ئەمریکای شمالیا بە ئیستثمارکێشانە سرخپوستەکان لەوان هێزە کار تۆلید بکەن و خۆیان ئاغایی و سەروەری بەسەریانەوە بکەن لەذا بریتانیایەکان مەجبور بوون یاڵەتە متحدەیە ئەمریکا ئاوان کەن و جەمعیەتی بۆ کۆچبەن جەمعیەتە سپیپێسی بۆ کۆچبەن مەشیایە لەگەڵە ئەم جەمعیەتە سپیپێسە مدارایان بکردایە نەئەکریا ئەو جۆرەی ئیسپانیایەکان لە بەریان ئەچوو لەبەرە ئینگلیسیەکان نەئەچوو بۆیە ئینگلیسیەکان مەجبور بوون لە مقابڵە فشار و زەعفێکە هەستیان بەرەبەرە پاشە کشە بکەنەوە پس لەگرام مالکیەت و ئەبزارێک وا لە دەسە کەسانێک کە هیچێکیان نەوگە قودرەتیان پێئەدات هەڵی بوو کاورای تێ هەڵدریاگە حیزە کۆمونیست حرید بوو وا تۆ گەرەکتە ئینسانێکی حاڕیاگی بێ هیچ مالکیەتێ تەولیدکەی کە هیچێکی نەوێ جز هێزە کارە حیزی کە تۆ لێو دوا بتوانی بە تەولیدە ئەم کارگەرە فەسڵیە هێزە کارە حیزە ئەبزارە تەولید بگریتە دەستەوە چۆن نەیگریتە دەستەوە چۆن نەیگریتە دەستەوە کارگەرێکی بێ هەمە چیزی بێ بنەمای بێ شکووی بێ شەوکەتی بێ قودرەتی بێ دەسەڵاتی بێ خانەوادەی بێ کەسوکار چۆن ئەتوانێ قودرەتە مقاومەت لە خۆیان تەولیدکە بۆ خاترە دانەیە ساندویچ قودرەتە کۆرە حیزە نادروستۆ لەم ئوروپا دانیشتگی ئیسێچە پشت نەوەسیتۆ پۆلیسە بریتانیا حەیکێ نییە تێ هەڵدریاک ئیسەیشە تەمامە قودرەتە تۆ دەوڵەتە ئینقیادگەر تو ئەسە نەفەهمی ئازادی یعنی چی کورە تو ئیشی بڕۆی دەمە ئاو بکێشی ناوە ئازادی بێری وەڵاوە لە کوردستانە ناسیۆنالیزمە لە کوردستانە ناسیۆنالیزم نییە مەرتیکەی حیز لە کوردستانە شەڕم مردمێکە وا خاک و مالکیەت و قودرەتیان لێ سنریا گەسۆ وردە بە بەرنامە بە پلانە ئێوە حاڵیتە ئێمە مردمانێکی نوا گەرەکمانە سەرزەمینە خۆمان بەدەست بێرینەوە قودرەتت لەدەست چووگە خۆمان بەدەست بێنینە تۆ بەمە ئێژی ئەرتەجاع من زیقم کرد پێشەکاوتن نییە ئەمە مرتەجعم چون گەرەکمە قودرەتم بوێ مرتەجعم چون گەرەکمە زەمینم بوێ مرتەجعم چون گەرەکمە بوونم بوێ لەم جەهانە و تۆی حیز و تۆی ئەواملە حیزکەرە ئەم سەرزەمینە نەتوانێ بێ مردمە ئێمە نابووتکە مرتەجعین تۆ فرە وایتە بەرۆ تۆ چۆن وایتە بەرۆ و کۆیلەکردنە ئینسان و تەبدیلکردنە ئینسان وەکالا و حاڕینە ئینسان و خستنە ئینسان ئەژێرە دەسە سیستەمە کۆنتڕۆڵ سیستەمە ئینقیادگەرە دەوڵەتی خستنە ژێرە نەهاتهای دەوڵەتی ئیلاهیاتیە وەکو پۆلیس وەکو بانک وەکو مؤسساتە خەدەماتە عمومی ئاخە ئێمە گیرمان کردگە لە ناوە مشتی فەحە بێ تاریخی یاڵەتی متحدەی ئەمریکا بەڕەسی کە بزانم پۆفیوز تەلاشە ئەمانە چه شەکلی بوو کە ئەمانە بەگراگەین هەمە چیز نەداریان بوو وەکو تۆ یا مالکیەتە بەرزەمین بوو
یا وسعەتە بێکەرانە یاڵەتە متحدەی ئەمریکا بوو کە میلیاردها میلیارد هەکتار زەمین لە بەردەسە کەسانێکا بوو کە تا دوێ کە لە ئەوروپا هیچ هۆڤیەتێکیان نەبوو لە ئەوروپا مەجال لە زندگیان نەبوو لەزا ئەو دەورە مخالفین و ناڕازیان چوونە ئیاڵەتە متحدەی ئەمریکا و بوونە ساحێوە بستێ لە خاک تا جامعەی ئارمانی خۆیان دروستکەن بەڵام ئێمە چیمان پێهات ئێمە بووینە ئاوارەگانە ناوە کوچە و پەسکۆڵانەکانە ئەوروپا مشتی حاڕیاگە میزرەبڵ و بە مشتێ پوڵە مەعاش و نان و زندگی لە ئاپارتمانێکی 20 متریە وەکو مرۆچە فکرەکەین بەشەرین وەڵا واینە ئەوروپا زندگی ئەەکەین لە ئەوروپا زندگیەکەی فرەجێت خۆشە فرە قودرەتە پێیا کردگە کاورای حاڕیاگ هیچێنیە تۆ لەم ئەوروپا نە دەنگی نە ڕەنگی فریدەم سپیچەگراوە چ دەردەکی تۆخوا تۆ ئسپیچە کەس لەگرا بیکەی ئازادیە بەیان وە چ دەردێکی تۆخوا لەگرا ئادەی بزانم بیوێنیم ئەم ئازادیە دە بەیانە ئێوە لەگرا لەم ئەوروپا قسەیەکتان هەست بۆ کردن دەخۆ من نەمدیەوە لەم ئەوروپا پێم بێژن ئێمە هەر ئەو فعالیەتە مەدەنیە حیزەی وا بەحسیەکەن هەر ئەو حقوق ئەقلیەتەی وا بەحسیەکەن من نەمدی ئێوە لەم ئەوروپا بێن بێژن ئێمە ئەقلیەت مهاجرە ناوە سەرزەمینهای ئەوروپایی حەق ڕەئیمان گەرەکە هەر بەم قیاسانەی دەوڵەتە ئەوروپایی هەر بەم قیاسانەی دەوڵەتی ئینقیادگەر من نەمدی چوارڕە ئێوە بتوانێت یەک دانە حیزب مهاجر دروستکە تا قوانینە مهاجران خۆیان بۆ خۆیان دای بنێن چی تۆ ئاتکێتە ناوی سیستەم ئەگرا وەکو قالۆنچە لە ئاخرین و کەسیفتەرین بەشە خەدەماتیە خەریکی فعالیەتەکەی تۆ بکیتۆ بەشەر تێ هەڵدریاک ئەمە مشکڵاتێکە کە ئێمە لەم جەهانەتێکیان ڕوبەڕووین سەرزەمینە کوردەوار عەزیزم یەک بستخاک نەماگە لەم جەهانە کە عاملان و کۆمپانیهای جەهانی قوتیان نەکردوێ تەمام ئەم کوڕەی زەمینیانە تەقسیم کردگە دەوڵەت ملەتیان و سەرۆدانیاگە کۆمپانیەکان دنیایان خواردگە ئینسانەکان لە هێز و لە قودرەت و لە دەسەڵات کەوتگن قەوانینە ئەمانە بەسەریان و حکوومەت ئەکا خۆ ئیستە جەهانە قەڕنە حەڤدەهەم نییە مەرجی کە ئەمانە بڕۆن سەرزەمینەکانە مردم بگرن و جەمعیەت بڕژێنە ناوی تا ئێمە دەنگمان دلێروێ تەسەوەر بکە قەڕنە حەڤدە وایە ئیستە من بە عینوانە ناڕازیەکی سەرزەمینە کوردەوار بەهاتە ئێمە دەر و 90 هەکتار 100 هەکتار زەمینم لە ئانە خۆم بوایە فڵک ئەیتوانی لە دەسم دەریکە ئەیتوانی دەریکە ئێمە چیمان ئەز لەم جەوامع غەربیە پاسەپۆرتێک و کاغەزی وا لە گیرفان تا وەختی مەیلیان بێ لێت بسێنەوە چیت هەستۆ چیت هەست وەڵا حاڕیاگان و کرێکاران و حیزەکانە دنیا کەرێکارە گەواد لە هیچ کوێی دنیا نەیتوانی گە هیچ ئینقلابێ بکە دابێری بزانم کامە کرێکارە حیز لە تەواوە دنیا توانی ئینقلابێ بکە کەرێکارانە دنیا مارتیکە تەمام حول تحولات و ئەم ئەرزش و گەورەین و ئەمانە هین ئیاڵەتە متحدەی ئەمریکا زوانیە دە ئیاڵەتە متحدەی ئەمریکا کەسانی دروستیان کرد کە دارای مالکێتە زەمین بوون حاڵیت بوو ڕەوەندە تاریخیە ڕەوەندێکە کە اتفاقاتی دروست ئەکاوە شەرایطێکە کە ئەم شەرایطە باعث ئەوێ ئەمانە بەرەبەرە عەقەبنیشینی بکەن و بیر لە شێوەیەکی تر لە ئینقیاد بکەنەوە هەروواکە هابستێ قسەکە لاکتی هەمان قسەکە بە شێوەیەکی تر ئەمانیشە لە ئەوڵە جڵەوەکان شل کرد بەرەبەرە چوونە دواوە لێو دواتوانیان قەشەنگ ئەم دنیا حەپەلوشکەن و ئێمڕۆ تۆ بە قەوانین و بە کۆنتڕۆڵ و بە قوانین دەریایی و بە سازمانە ملل متحد و بە بانک جیهانی و بە سندوق بینالمللی پول قەشەنگ وایتە ناوی کۆنتڕۆڵە باوک ساحێوە دەراتکە مشتێ پۆفیوزە کۆمۆنیستی ژیاناوەرگەسە نایم سەرزەمینە هێمە مشتێ نادروسە بەناوە ڕۆشن فکرە پۆست مۆدێرنێ کە کاری بوو گەسۆ کەشفە ئینقیاد وەڵا ئێمە ئەمڕۆ هەورامیەکانمان دۆزی کەسە وانە ئینقیادە وەڵا ئێمە ئەمڕۆ فەیریەکانمان دۆزی کەسە وانە ئینقیادە وەڵا ئێمە ئەمڕۆ ژنە فاحشەکانمان دۆزی کەسە وانە ئینقیادە دەی خۆ کەچی آخری ئەوێ تۆ چی ئەمە فقط منشەقکردنە جامعەی کوردەوارە و ئادرسە ئینحرافیدانە بە مردمە کورد سەرزەمینە کوردەوار هیچ وەخت احتیاجی بە ناسیۆنالیزم نەوگە جهانە کوردی فەلسەفەی زیستە ئینسانە کوردیە و نەزمێکە لە بەرامبەرە نەزمە ئینقیادگەرە ئیستعمارگەرە بە شەرە غەربی و کۆمپانیهای غەربیە مەرجی کە ئەم جیهانە ئەمڕۆژە کۆمپانی داینیاگە کۆمپانی تو حاڵیتەیە کۆمپانیە هند شەرقی لە بریتانیا 1600 تأسیسەوێ کۆمپانیە ویرجینیا 1609 لە لەندەن تأسیسەوێ کۆمپانیە کە شارە جیمستاونە ئیاڵەتە متحدەی ئەمریکا دروستەکە کۆمپانیە کە لێودوان ماساچۆست دروستەکە کۆمپانیە
هند غربی کۆمپانیە هۆلەندی هندت غەربی 1674 دروستەکرێ کۆمپانی هایە کە ئەمریکا ئاوان ئەکەنەوە کۆمپانی هایە کە کۆچ ئەدەن ئینسانهایە وەیلان و سەیلانە ناوە ئەم جەهانە کۆچیان ئەدەن بەرەو ئیاڵەتە متحدەی ئەمریکا و ئەمریکای لاتین بەرەو جەزائرە مختلفە ئۆقیانوسە ئەتڵەس و ئۆقیانوسە ئارام و ئێمڕۆ بووگنە ساحەوە تەواوە خاکە ئەم کورەی زەمینە یەک بست خاک نەماگە تۆ قاچ نەخەیتە سەری ئەمانە ساحێوینەون کۆمپانی تۆ حاڵیتە تۆش بڕۆ بچەسپەوە ناوپات و وەڵا ناوپام هەنە خۆمەوە حەزی پێکەم و فرە قەشەنگە و دێ بڕۆ بیتە گرفتار بووگینێمەوە دەسە مشتێ پۆفیوزۆ بڕاستی و ناسیۆنالیزم کوردستان هەسوو ناسیۆنالیزم کوردستان نیە و ناسیۆنالیزم کە چاڵە چاو باوکت پدەر سوختە کامەسە ناسیۆنالیزم تۆ تەکە مردمێکا ڕوبڕوویت کە هەرچی قودرەتە لێی سنریا گەسۆ هەرچی مالکیەتە لێی سنریا گەسۆ هیچ هێز و تەوانێکی نییە دفاعی لێ بکە بڕەوە خەڵکی سلێمانیان گەرەک بوو وا لێ بکەن هاوار بکە بۆ مشتێک کاغەز بە ناوی موچە کوام موچە گەرەکیان و وا بکەن بە ئێ مردمە ئێمە لە هەرچیشتە بیخەن لە عزت بیخەن لە شکۆ بیخەن لە زەمین بیخەن لە هەرچیشتە بیخەن ئەگرا توێز ئەگرا خاکە عێراقە ئەم کەژە هەنە کێس ئەم کەژە هەنە دەوڵەتە عێراقیە مڵکە گەشتیە میراتە ملیە میراسە ملیە مەراتە ملیە مردمە ئێمە لە زەمین خریان پۆفیوز کریانە ناوە حەواشیە شار و شارەکەکان تەبدیل بوون بە ئینسانە بێمەسرەفە دەڵاڵە کوپنفرۆش وا خروجیەکەی بوو بە تۆ کاورای بۆگەن وا مەغزە پڕە لە پەهن خولاسەیە داستان ئەمەسە ئەنچێ کە اتفاقات دنیای غەرب ڕقم ئەدا شەرایەتێکە کە بە وجود تێت شێوەیەکە لە پەیداکردنە سەروەت شێوەیەکە لە سەروەت ئەندوزی و قودرەتگیری کە ئەمانە بەرەبەرە لەگەڵە مەوانع جەدیدا ئەتوانن باز بوون بەسەریا و ڕێگە حەلی بۆ دروستکەن ئەنچە کە ئێوە ئەیوێنن تەلاشە بۆ ئازادی نییە هیچ تەلاشە بۆ ئازادیەک نییە و هیچ فیلسوفێک ئەم تەلاشەی نەکردگە چوون ئینسانە خاسێک وگە پس اتفاقات لە سەرزەمینێکە ئەکەفێ کە مشتێ ئینسانە بێ هیچ ئەو نۆ ساحەوە چێت ئەو چتە چییە؟ زەمینە بۆیە ئەتوانن بکەونە ڕقابەتە تەکە بریتانیا بۆ بازرگانی کردن لەگەڵ هۆلەندا لەگەڵ فەڕەنسا لەگەڵ ئیسپانیا بۆیە ئەتوانن فشار بێرن لێم دووە بەردەداری ئابراهام لینکۆن لە بینی ناوە بابزانی بەردەداری ئەوەڵ دەفعە بریتانیا مڵغای ئەکا بۆ خاتری ئەوەی فشار بێرێ بە ئەمریکا هەڵی بووی و ئەمریکا تەحت ئەوەی کە چووگەسە ژێرە فشارە بریتانیا بیر لەوە ئەکاتۆ کە بەردەداری لە بین بوات و نابودیکە تەلاش بووگە ئەمە گشتی ڕقابەتە مشتی گەردەن کوڵفتە پوڵدارە تا ئاخری خروجیەکەی ئەوێ بەمەی کە ئەمانە کەشف ئەکەن لە ڕێگەی پوڵ سیستەمە بانک و قوانینە بینوملەلی ئەتوانن هەمان قدرەتیان بێت کە ئارەزوویان نەکرد بەر کورەی زەمین بیانوێ و ئەمڕۆ نەوع ئینقیادەکەیان ڕۆژ لە ڕۆژ تەنگتر ئەوێ و بە پوڵ و بە قوانین جیهانیان گرتگە بە کۆنتڕۆڵە پوڵ هیچ اتفاقی نەکەفتگە هیچ تەلاشی بۆ ئازادی نەکریاگە تەلاشە بۆ ئازادی مەرتیکەی کەڵاو بەردار ئەمانە هاتن سەرزەمینهایەکیان دروست کرد بەو شێوە کە گەرەکیانە ئێژنە دە ئادەی نەقدەکانتان بکەن و مشتێن پەهن مەغز بێن بزانم چه اتفاقاتی لەم دنیا کەفتگە ئەمریکا مهمترین تحول تاریخە دەورانە مۆدرنیتەت هیچ کە بەحسی ناکە بابای گشتیشان حەزی پێکەن بڕاستی بەشەر و پێشکەوت و دێم بڕاستی بەشەر و پێشکەوتە لەکوێ دروست بوو چۆن دروست بوو بەر ئەساسە چی دروست بوو مشتێ فاحشە و جندە هاتنە دەرەوە دروستیان کرد مشتێ دوو جنسە دروستیان کرد کێ دروستی کرد تەلاش ئێوە بۆ ئەمەسە ئینسانە کوردی لە هەرچی دەسەڵاتە بیخەن و ئەمە ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ ئەم ڕاپەڕینەی ئومەتە کوردی تەلاشی ئەوەسە تەواوە هێزە ئینسانە کوردی بگەڕێنە تۆ پێی ئەمە ئەرتجاعە خەیلی حەزەکەین بەم ئەرتجاع حاڵی هەیە تۆ بچۆ لە ناوە زاخەنشینەکانە شارەکان و حاشێنشینەکانە مەرتی کە خەریکە فاحەشەگی خوات بە لنگەکانە بە ژوورۆ پۆفیوز نەی دەحفێتن لەم قسانە بکەی ها
مشت بێسەوادە پهن مەغز لایەوە خوۆش.